ڕێز و خۆشەویستی لەناو بە سەرما و سۆڵە لێرەشیان ڕناوەستی ئاڕیان ناکرێ شوێن هەیە ناقس 45 یاری مناڵان ڕناوەستی چوونەدە ڕناوەستی ئیش ڕناوەستی ئێمە وای ئەندەرێ دیزاینەکەی جوانترە تاریکتر نییە یان ڕووناکترە بەهەرحاڵ من هەزم کرد بە پەلە چەند دەقەیەک قسە بەبارسا ئەو هێرشی درۆنانە بکەم ئەو هێرشە درۆنەی دوسێ ڕۆژ لەمەوبەر ڕوویدا فعلەن پرۆسەکە ڕوویدایە بۆمبارانی سوپای گوڵان کرایە کە ئیمەنسوور بارزانانی بۆمبارانی پاراستن کرایە دەنجی تەقە هەبووە لە سوپای گوڵان دوو کەس لەسەر قادرمە لە ترسان بەربوویتەوە دەگەی ینی کەس ئەو زانیارانەیە کەس بریندارنەوە بۆ پێشترێ ماڵی بارزانانی ئامادەکاری خۆیانەوە کردیە بەڵام ئێستا سەرنجە زانیاریەک دروست بووە کە ئەوە زیاترشی ئەوەیە ینی خەمەرەکە بە ناڕاست لە قەڵەم نادرێت کە بڵێ ناڕاست بە لەبەرەوەی فعلەن پرۆسەکە ڕوویدایە بەڵام ئەوەیە چۆن تا ئێستا ئەو جارەی ترکە لە ماڵی شێخ بازدرا کە ئێران بەرپرسیارەتی خۆی خستە برێ ئەوەی هێزە شیعەکە و هێزە ئێستا نەهێزە شیعەی عێراقی بەرپرسیارەتی گرتە ئەستۆ حکوومەتی عێراق لە دەقەیەکەمەوە بە گومانەوە مامەڵی لەگە کردیا وڵێ پەلەیان کرد لە بڕیاردان و ئێستا تحقیقی تێدا دەکاتن بەیاننامەکانیان هەیە لەگەڵ ئەموو ئەوانە ئەوروپا و ئەمریکا ئەو هەموو قونسڵیە لێیە جارەکەی ترکە لە ماڵیەکو گوتم شێخ بازدرا هەمویان هات نەخەت پرسیارەشی زۆر گەورەیە بۆ ئەو جارە نایەنە سەخەت بۆ ئەو جارە نهاتینە سەخەت لە کاتێکدا درۆن هەستایە بۆمباران کرایە لەبەر ئەوی گومانە شووا هەیە کە پارتی تەنسیقەچی لەگە هێزە شیعە یاریەکی دەکات دەیەوێت هاوسۆزی لۆ خۆی بە دیاربێخی لە بەرامبەر ئەمریکا باشترین تجارەتیش ئێستا هێزی پێشمەرگەیە کۆن کێشەی کورد بوو ئەنفعل و هەڵەبجە بوو لە 2015ەوە بە حکمی شەڕی داعش کە هێزی پێشمەرگە بەشەکە لە ئەنزیمەی تەعاریفی دەولی بەڵە باشترین کارتە وەزعی حکوومەتی هەرێم بۆ ئەوی هەستی وڵاتانی ئەوروپی ڕابشێشیر و خۆی ئەوروپی ئەمریکی بەڵام ئەوە جێ پرسیارشی زۆر گەورەیە ئەو سێەم ڕۆژە حکوومەتی یەک وڵاتی ئەوروپی کە قونسڵیە و سەفارەتیان هەیە ئیدانیان نەکردیە ئەوە جێ پرسیارە حکوومەتی عێراق بە شک و گومان وەرە دەقەیەکەم وتی زۆر پەلایان کرد لە بڕیاردان بەیاننامەکانیان هەیە و حکوومەتی هەرێمی بە درۆی خستەوە هێزە شیعە ئەوانەی کردەوە ناگۆت ئەمەینە ئەو گومانە حکوومەتی هەرێمیان پارتیلەوە دەکات بۆی هاوسۆزی جیهانی لە خۆی ڕابچێشی لەو قەیرانە دیبلۆماسی توش بووە کەمێک هەستی ئەوروپیەکان و هەندێک چەچی بدرێتێ و وەزعی خۆی لای ئەوروپیەکانش ئەوروپی ئەمریکیژین کە بەڵام دەرکەوت یعنی لە قەریش بوو لە کۆتریش بوو ئەوە یەک دوو ئەوە نیشان دەدا و حکوومەتی هەرێمە هیچ مستاقیەتی نەمایە ئەوڕێن جۆشی زۆر خۆشە ئەمە ژیانمان وایە تا تو لە وڵاتی دەشی واپی بەهەرحاڵ هیچ مزداقیەتی نمایە ئەوەی ئێمە دەڕین کە ئەو حکوومەتی هەرێمە حکوومەتێکی پڕ لە سیناریۆ و درۆزن و تجارەت بە هەموو شتێک دەکاتن ئێستا ئەوروپی ئەمریکیەکانیش وەکو ئێمە دەگەنە قەنەعات کە ئەوانە وان مزداقیەتیان نمایە لە خاڵی هەرە گرنگ لەو ڕووماوانە نێچیر هەڵساوە سەعاتی هەرە ڕاقی کە باز لەوە دەکرێت بە دەیان دەفتەرە من نازانم بەڕاستی لە ڕیلێکس گرانترە زۆر لە بۆ زۆر سەری ساڵدایەتی بە هەموو سەفیر و قونسڵ و میوانەکانی کەچی یەک کەسیش پشتی نەکردن ئەوە جێی پرسیارە ماڵی بارزانانی دەبێ بزانن ئەو سیناریۆ دروستکردن کە بەشەشی حزبی کوردی بە تایبەتی پارتی ویشێتیش لەسەر سیناریۆ دەژن باوی نەما ئێمە لە سەردەمەک دەژین هاوڕێیان کورە یعنی گوێ لێ ڕاگرتن من نمونەیەک بێنمەوە ژن و پیاوە کە بوون لێرە یەکەچیان چوو تەلەفۆنی لە بۆ خزمەکانی کردداوێتی و کاردە بەتاڵە هیچ تێدانە وەڵا کەسەکەی کەش تەلەفۆنی و شەریکە کردبوو بابە ئەو کارتێکتان فرۆشتەمە هیچ تێدانی وەڵانیش لیستەکەیان و نادبوو لە بۆ چەند شوێنی کرایە ئێمە لە سەردەمەک دەژین فێڵ لە تەکنەلۆژیا ناکرێت فێڵ لە تەکنەلۆژیا ناکرێت ئەوەی دەمێ بڵێم ئەوەی کرایە تا ئێستا دیارە پرۆسەکە ڕوویدایە کە ڕەنگ پارتی لەگە هێزە شیعە تەنسیقی کردبی درۆنیان لێدایە بەڵام
نیەتەکە زیاتر شکریوە بۆی هاوسۆزی جیهانی هاوسۆزی دەوڵەتانی ئەوروپی ئەمریکی ڕۆخان ڕابکێشن بەس فەشەلیاهینایەوە تا ئێستاکە کاتێکی